ئەگەر پرچم درێژ بایەت و دوو جار ئەوە هەم بۆتان بکرد بای بە پرچی شۆڕە هەیە کۆمنتیش هەیە بۆ نمونە بارزترین کۆمنت کە زۆر لەسەر دڵم مەسەلەن بووە ئەوەیە کە دێنە نووسن کچ ئەبێ ناسک بێ کچ ئەبێ ئەمە وەکو پیاوی لێ هاتووە کچ ئەبێ لە ماڵێ دانیشێ نازانم من نازانم کچ بەچی تێگەیشتون یعنی ئێستا ئەمن ئەگەر پرچم درێژ بایەت و دوو جار ئەوە هەم بۆتان بکرد بای بە پرچی شۆڕە ئەبوون بە کچ کچبوون ژنبوون ئەوەندە مەقامی بەرزە ئەوەندە گەورەیە نە بە پرچ نە بە جلوبەرگ نە بە تەسەڕفات بە هیچ شتێک تۆ ناتوانی بیسەلمێنی کە ئەم ژنە ئەم کچە چەند بەهێزە چەند بەتوانایە من یەکێک لە شانازیەکانم ئەوەیە کە کچم زۆر پێی دڵخۆشم کە کچم ڕۆژێ هەزار جار سوپاسی خوا دەکەم کە منی ژن خوڵقان ژنبوون بەرەکەتە نەعمەتە خێرە بەڵام کچێکم ئیش دەکەم بە شانازیەوە زۆریش پێی خۆشحاڵم ئەو کەسەش وا هەست دەکات کە ژن هەر ئەوەیە بە ناسکی ژن ببینێ من هەست دەکەم تۆزە لە پیاوبوونی خۆی ئەبێ شکی هەبێ پیاوێ پیاوانە بێت ژنی ژنانەی خۆش دەوێت ژنی ژنانە ژنی قەدیم بوو ئاها شیریە دۆشی و ئیشی دەکرد و ئیتر ڕێزمانەی بۆ پیاوەکانیش دوایی نەڵێن دڵتان لێم نەیشێ پیاوە نازدارەکان ئێوەش عەزیزن ئێوەش باوکی ئێمەن برای ئێمەن خۆشەویستی ئێمەن